سلااوان لێبێت دیارە ئەمڕۆ ئێوارە لە نێو خانەی فەرهەنگی شین ئەم خانەیە کە زیاتر لە 4 ساڵ دامەزراوە کار لەسەر بابەتی هونەری و ڕۆشنبیری و ئەدەبی زیاترەکات ئەمڕۆ ناسان بۆ نووسەرەکانی دەبەری سۆران دەکات کە ئەو نووسەرانە ژمارەیەک نووسەر کە ماوەی چەند ساڵێکە کتێب دەنووسن نووسەرن کەسی دیارن خاوەن ئەزمونن لێرە ئەمڕۆ بە مەبەستی پاڵپشتیکردنی ئەوان و هاندانی زیاتریان لێرە ئەمڕۆ ناساندنێک بۆ بەرهەمەکانی ئەوان دەکرێت هەوڵەدەم لەگەڵ یەکێک لەو نووسەرانە کە پێشتریش هاوڕێ و هاوکارێکی ئێمەی زاری کرمانجی بوو کاکەژار حەکیم کاکەژار ئەگەر باسی ئەوم بۆ بکەی ئەم دیدارە چەندە گرنگە بۆ ئەو نووسەرانەی دەبەری سۆران کە لە ئێستادا ژمارەیەک نووسەر ئەمڕۆ ناسان بۆ بەرهەمەکانی بەڵێ ڕەنگە لە سنووری داری سەربەخۆی سۆران نووسری ڕۆژنامەنووسی زۆر لێ هاتوو هەبن بەڵام خانی فەرهەنگیشین چەند کەسێکی دیاری کردووە لە داهاتوشدا هیوادارم کە کەسانی دیکە بانگ بکرێن ئەم بانکش بکرێن بۆ مەڕاستیمی لەم شێوەیە گرنگەکەی لەوەدایە کە نووسەر بتوانێت ئەزمموی خۆی لەگەڵ ئەو کەسانە بگۆڕێتەوە کە ئامادەن یان دەیانەوەیان خولیای نووسین و خوێندنەوەن بوون بە نووسەر ئەرکێکی زۆر بەرپرسارەتێکی گەورەیە بۆیە ئەوەی دەست بۆ قەڵەم یان دەست دەخاتە سەر کیبۆرد دەبێت خاوەن بەها و ڕەوشتێکی بەرزی کۆمەڵاتی بێ و باگراوندێکی ڕۆژنامەنووسی بێ بۆ ئەوەی شارەزا بێ لە بنەما و پرەنسیپەکانی کاری نووسین و کاری ڕۆژنامەیان ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی و هەروەها پارێزەری ئەو دەستکەوتانە بێ کە لە وڵاتدا هەن بوون بە نووسەر وەکو باسم کرد بەرپرسارەتێکی گەورەیە و هیوادارین کە هەموو نووسەرێک لە ئاست ئەو بەرپرسارەتە دەبێت بەوەی ئەو شتێکە مەبەستێتە و بوارەیە کە خولیای هەیە تێدا بنووسێ ئەزمموی خۆی تێدا بەرجەستە بکەن کاکەژار دەمی بە کورتی وەڵام دێ لەنێو ئەو نووسەرانە نووسری ئافرەت کەمە بینرێت لە سۆران ئەمە چێ ڕێگرە کۆمەلگا خێزان ئەگەر بووم باز بکەی هۆکارچیە ئافرەت کەم ئافرەتی کەم نووسەر لەنێو ئەم ساڵاچیە خۆت ئەم دیداری ئەمڕۆ نووسری ئافرەتی زۆر باشمان لەم دەبەرەیە بەڵام لە وتەکانم باسم لەوە کرد کە ئەوەی بیاوێ ببێن بە نووسەر و ڕۆژنامەنووس پێویستە جورئەتی هەبێ یعنی لە قسەی کۆمەلگا نەترسێ ئینسانێک کە خاوەنی بەهای بەرزی ئەخلاقی کۆمەڵاتی بێ نابێ لە بوارێک یان پیشەیەک یان لە هونەرێک بترسێ کە بەهرەیەکی خوا پێداوە پێویستە تێدا بخاتەڕۆ لە داهاتوودا و باسم کرد خانی فەرهەنگیشین بەرنامەیەوەیە کە ڕۆژنامەنووسی یان نووسری ئافرەتیش بانگی ئەم مەڕاستیمانە بکە و ناتوانە بڵێم کە نووسری ئافرەتمان نییە بەڵام بەڵکو ئافرەتی زۆر لێ هاتوو دەستڕانگینمان هەیە لە بواری نووسین و خوێندنەوە کاکەژار حەکیم بە ڕاستەخۆ دەچمە لای ڕێکان وەلید خاوەنی پرۆژەی خانەی فەرهەنگیشین کاک ڕێکان سلااوت لێ بێت گرنگی ئەم جۆرە دیدارانە خۆی لە چێ بینیتەوە گلەی ئەوەش هەیە کە نووسری زیاتر هەیە بۆ هەموو بانگنێک بڵێ بەخێر بێن بێگومان ئەم دیدارە بە هاوبەشی زانکۆی سۆران هەروەها خانەی فەرهەنگیشین ڕێکخراوە یەکێکە لەو ساڵاشانەی کە لە پرۆژەی ڕۆشنبیری دوومانجی زانکۆی سۆران و خانەی فەرهەنگیشین ئامانجی ئەمە لەو دیدارە ئەوەیە کەوا ئەو نووسەر و با بڵێن ئەو نووسەر و ئەکادمیستانە بانگ بکەین کە توانیویانە لە ڕێگای چاپکردنی کتێبەکانیان پەیامی خۆیان یان بڵێن معریفەی خۆیان بگەێنە دەوروبەریان بڵێن بگەینە خوێنەر بۆیە ئێمە جەختمان کردوتەوە لەو لیژنەیە کە دەستنیشانکردنی کەسەکانی لە خۆ گرتووە ئەو کەسانە هەڵبژێردرێن کە توانیویانە کاریگەری خۆیان لەسەر ئاستی کوردستان و هەروەها ناوسۆرانیش بنوێنن بۆیە ئێمە هەوڵەدەین زیاتر ئەو کەسانە بەڕاستی بناسیێنین کە توانیویان لە ڕووی ئەکادمی و لە ڕووی زانستیەوە خەڵک هۆشیار بکەنەوە و بە ئەرکی وەکو ئەرکێک وەکو نووسەر ئەرشی نووسەر کە گەیاندنی پەیامێکی دروستە بە خوێنەر بگەیاندووە بۆیە ئێمە ڕەنگە خەڵکانیش تریشە بن بێگومان نووسەرن کتێبیان خستۆتە بازار بەڵام ئێمە لیژنە ئەمانی دەستنیشان کردووە و دیارە بەرنامەی بۆوانی تریشی لە داهاتوو دەستان خۆش بێت خاوەنی پرۆژەی خانەی فەرهەنگیشین هاوکاری کامەڕەمانم هەندێک دیمەنی مەراسیمەکەتان بۆ ئەگوازێتەوە کە وەکامەژەم پێکرم ڕۆ خانەی فەرهەنگیشین بە هاوبەشی یاخود بە هەمانجی لەگەڵ زانکۆی سۆران مەراسیمێکی بۆ
ژمارەیەک نووسەری ئەم دەبەرە ڕێکخستووە. زانکۆی سۆران و خانەی فەرهەنگی شین بۆ وەرزیهانی پرۆژەی دوومانگی ڕۆشنبیری بۆ قوتابی زانکۆ و گەنجان دەبەرەکە ئەنجامەدەن. وەک ئاماژەم پێکرد خانەی فەرهەنگی شین ماوەی 4 ساڵە دامەزراوە لێرە کار لەسەر بابەتی هونەری و ئەدەبی ئەکا کە لە ساڵان ڕابردوو شوێن پەنجەی دیار بوو. ئەمڕۆژ ناسان بۆ ژمارەیەک لەو نووسەرانە ئەکات کە پێشتر هەندێک لەو نووسەرانە لە دەستگای زاری کرمانجی کاریان کردووە. بەڵێ